ئەزانمان لە تۆر یەکەمدا لەگەڵتان دەبین و باسی بابەتێکی هەستیار دەکەین بە تایبەت بۆ دایکان ئەوی شۆردنی منداڵی ساوایە. بزانین شۆردنی منداڵی ساوا دەبێت لە چەند ڕۆژەوە دەست پێ بکە کاتێکە منداڵەکە لە دایک دەبێت و چۆن بشۆرجێت و پێویستە سەرەتا لە قاچەوە دەست پێ بکرێت یاخود لە سەریەوە دەست پێ بکرێت و چی بەکار بهێنرێت بۆ شۆردنی ئەم منداڵە و گرنگتر لەوەش پێی گرمی ئاوەکە و ئەو شوێنەیە کە منداڵەکەی لێ دەشۆردرێت و چەندین زانیاری ورتر لەسەر ئەم بابەتە ئەخێنە ڕوو کە بێگومان زۆر جار دایکان ترسیان لە شۆردنی منداڵەکانیان هەیە بە تایبەت کاتێک کە دایکەکە منداڵیەکەنی بێت ناوێرە خۆی بشوە دەترسێت لە دەستی هەڵ بخلیسکێت یاخود لە دەستی بکەوێتە خوارەوە یان دەترسێت لەوەی ئاو بشێتە ناو دەمولوتی منداڵەکەەوە و خوانەخواستە ئەم منداڵە تووشی حاڵەت ڕووداوێک ببێت زۆر جار دەیاتە خەسووی یاخود دایکی منداڵەکە بشۆرێت بۆ ئەوەی زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە بدەین بە دایکانی ئازیز و هۆشیاریان بدەین لەسەر شۆردنی منداڵەکانیان لە پرسراوی هۆبەینەبەکەم لە نەخۆشخانەی منداڵبوون خاتو ئەڵۆن ڕفیقمان لەگەڵە کە زانیاری ورترمان لەسەر ئەم بابەتە دەدات. زۆر بەخێوی خاتو ئەڵۆن. بەخێر بیا خۆ سەرچاومە سەخمەتی کێشە بخێویت. خاتۆڵم با لەو دەست پێکەین بزانین ئایا شۆردنی منداڵی ساوا لە ڕووی تەندروستی و چ سوودێک بە منداڵ دەگەێنێت هەروەکو هاوکاریشم لە سەرەتادا باسی کرد دەڵێن بۆ گەشەی منداڵ سوودی هەیە ئایا ئەمە لە ڕووی زانستیەوە چۆنە؟ لە ڕووی زانستیەوە ئەوش پشت ڕاستکراوەتەوە کە حەمامکردنی مناڵ یا خۆت شۆردنی مناڵ کاریگەریەکی زۆر باشی هەیە لەسەر تەندروستی مناڵ. گەشەی سەریعەکە بێگومان سوڕی خوێنی چالاکەکە پلەیگەرمی جارێکی تر خۆی ڕێگەخاتەوە خەوێکی باشتری ئەبێت باشتر شیر ئەخوات لەبەرەوە لە ڕووی زانستیەوە حەمامکردنی مناڵ زۆر زۆرورە یەکێکە لەو کارانەی کە پێویستە پابند بین پێوەی. ئێوە کاتێککە منداڵێک دایکێک و باوکێکی باتەوە ینی ڕێنمایی پێدەن کە چۆن منداڵە بشۆرێت وە ئاگاداری بێت جەنابەت بیاخود پزیشکێکی پسپۆر بێت لەو بەڵێ زیاتر ئێمە وەکو کارمەندان بەرکەوتنی زیاترمان هەیە لەگەڵ ئەو ڕێنمایانەیە بێگومان پزیشکە بەڕێزەکانی شەوانی شار هاوکارمانن بەڵام ئەم ڕێنمایانە زیاتر بۆ ئەو مناڵانەیە کە پێشوەختە لە دایکە من کە هیچ زانیاریەکیان نییە کە تۆزێک لە ڕووی کێشەی تەندروستیەوە زیاتر ئەمێننەوە و جەستەیەکی بچووکتریان هەیە مامەڵەکردن لەگەڵ ئەم مناڵانەیە تۆزێ کاریگەری خراپی هەیە لەسەر دایک و باوک بەڵێ بێگومان ئێمە لە نەخۆشخانەکە ئەو مناڵە دەرەچی ئەچێتە ماڵەوە بە کورتێکەڵێ لە ئەلفۆ هەتایە ئێمە ڕێنمایان ئەدەینێ لەسەر شۆردنی لەسەر حەمامکردنی چەند ڕۆژجارێ بشۆرێ و حەمامەکەی چۆن بێ چۆن بیشوە هەموو ڕێنمایەکانەیەنەوە زۆر جاریش بە پێی مەجای خۆمان لەناو نەخۆشخانە لەناو قاوش کە ئەمێنەوە کاتێکی زۆر ئەمێنەوە لە بەرچاوی دایکەکە جارێک تا دوو جار ئەیان شۆرین بە پێی مەجال و بە پێی کاتی کارمەندەکان. زۆر باشە خاتو ئەڵوەند کاتێککە منداڵێک لە دایک دەبێت چ منداڵێکی ئاسایی بەخود منداڵێکی نەبەکان بێت پێویستە لە دوای چەند کاتژمێر لە دایک بوونەوە ئەم منداڵە بشۆردرێت و چەند جاریش بشۆردرێت لە هەفتەیەکدا. بەڵێ مناڵ کە لە دایکە بێعادەتەن مادەیەکی شیری مەڵ بەجەستەیەوێتی کە کەمێک چەوریتایە ئەم مادەیە ئەتوانین بڵێن یەکەم هێڵی بەرگری مناڵەکە لە دایکە بێ بۆ زەبرە دەرەکیەکان وەکو سەرما چکە مناڵ کە لە دایکە بێ جەستەی تەڕە و جارێک خاڵێکمان هەیە لە سەری هەموو ئینسانێکە کە خۆی گەورە دروستی کرد و کۆنتترۆلی گەرمی ئەکە دوای 8 ساعت ئەم خاڵە ئەکەوێتە ئیش دوای 8 ساعت لە دایکبوونی مناڵەکە لەبەرەوە ئەم مادە چەوریە گەرمی مناڵەکە ئەپارێزیە ناهێڵە سەرمای بێ باشتر وایە دوای 24 کاتژمێر لە دایکبوونی مناڵەکە ئەنجام مناڵە بشۆرێت هەم مەناعەیەکی باش ئەدا بە جەستەی مناڵەکە کە دژە بەکتریایەتایە و هەم لە سەرمابوونیش ئەیپارێزێ لەبەرەوە جاری واشەیە بەپی کللتور و عادەتی وڵاتان ئەم شۆردنە دو ئەخرێ پێشەخری ئەمە جیاوازە لە وڵاتێکە بۆ وڵاتێکی لە ناوچەیەکە بۆ ناوچەیەکی تر بەڵام بەشێوە زانستیەکەی دوای 24 کاتژمێر بشۆرێ باشترە و مناڵ لە تەمەنی لە دایکبوونی ئەو ڕۆژێکە لە دایکە بێ هەتا 1 ساڵ لە هەفتەیەکە پێویستی بەوەیە هەیە 3 جار بشۆرێ لە 3 جار تێنەپەڕێ ئەمە بۆ ئەو دایکانی کە زۆر حەزەکەن زوو مناڵەکانیان بشۆرن لە 3 جار تێنەپەڕێ لە هەفتەیەکە لە 3 جار تێنەپەڕێ. ئەڵۆخان دایکان زۆر سترێسیان ینی زۆر ئەترسن ینی ئەبێت ئەم ترسە پێویستەکات یان ئەوە تام ئەبێت چ شێوازێک بێ ئەم سترێسی نەبێت ئەم ترسی نەبێت هەل لە بیدایەتی کە ئەیباتە نێو حەمامەکەەوە بێت حەمامەکە چۆن بێ پلەی گەرمی چۆن بێت چی بەکاربێنێت
مانە لە بیدایەتەوە بۆمان باس بکەین. بەڵێ هەموو دایکێک کە یەکەم مناڵی دێتە دنیاوە ماعەدا ئەو دایکانی کە خۆیان لە ماڵێکا گەورە بوون کە خێزانی قەرباڵەخن و مناڵی بچووکی خۆیانیان بینی و ئەمانە تۆزێ باشترن و تۆزێک مامەڵیان هەیە لەگەڵ مناڵە بەڵام دایکێک کە هیچ جەستێکی لەم شێوازەی نەبینیوە بێگومان ترسی بۆ دروست دەبێ و بە تایبەتی مناڵە بچووکەکان. لەبەرەوە ئەبێ پەیوەندیەک دروست بێ لە نێوان ئەم دایک و مناڵەیە. یەکەم پەیوەندی کە لە نێوان دایک و مناڵ دروست ئەبێ لە سەعاتی یەکەمی دوای لە دایکبوونە کە ئامۆژگاری دایکەکە ئەکرێ شیر با بە مناڵەکەی بۆ دروستبوونی ئەم پەیوەندی و نێوەندگیری ئەم دوو جەستەیە. دووهەم کاریگەرترین کردار کە لە نێوان دایک و مناڵە پەیوەندیان باشەکە حەمامکردنە. شۆردنی مناڵ پەیوەندێکی زۆر باش دروست دەکات لە نێوان دایک و مناڵە. لەبەرەوە دائیمەن من ئامۆژگاری دایکەکان ئەکەم تکایە خۆتان مناڵەکانتان بشۆرن لەبەرەوەی ئەم ترسە ئەشکێت و عەتفێکی زیاتر کاتێکی زیاتر لەگەڵ مناڵەکەیەتی. بەنسبەت حەمامکردن و شێوازی ئاو ئەمانە ئیتر ئەتیادی باشتر وایە دایکی خۆی بچێتە ژوورەوە پێویست ناکاوکو خاتونە ئاماژەی پێکرد سێ چوار کەسە چێتە ژوورەوە بۆ مناڵێکی بچکۆلە و ئەگەر سەرەتاوە وەکوتمان هەر ناتوانێت یاخود سترێسی هەیە یاخود ترسێکی لە دڵایە قیچێکە کەسێکی نزیکی خۆی کە ئەزمونێکی باشتری هەیە لە خۆی بچێتە ژوورەوە بەڵێ یەک جار لە بەرچاوی بشۆرێ دوم جار مەفروزە دایکەکە لی وەرگێت یان دوم جار خۆی هەستێ بە شۆردنی مناڵەکەی. ئێستا ترسی ئەومان هەیە کە مناڵ لە دەستی دایکەکە بکەوێتە خوارەوە بەڵام لە ئێستا شتی زۆر بەسیت و هەرزان هەیە کە لە هەموو ئەو شوێنانە بەردەستەکە شتی مناڵی تیافرۆشرێت تەشتێکی بچکۆلێ ئەمەنەی بە لە میار بانوەیەکی بچووکی مناڵە شەبەکەیەک ئەخرێتە سەری مناڵەکە ئەبێ خۆت بەدەست ئەم دیودی پێ بکەین ئەکەوێ ئەخزێ ترسی ئەوەی هەیە دایکەکە نەتوانێت بیشۆرێ بە هەموو شێوازێت ئەتوانێت تەحەکومی پێ بکە و شەبەکەکە بەرزە بڵێن لە ئاستی تەشتەکەەوە ئەو ئاوی کە بەکاری ئەهێنی ئەچێتە تەشتەکەەوە ئەو لە ژێر مناڵەکە کۆنابێتەوە بڵێن ئەچێتەوە گوێەکانی یان سار دەبێتەوە ئاو جارێکتر پلەی گەرمی مناڵەکە دا ئەبەزێ و ئامادەکردنی حەمامی مناڵ لە تەمەنی یەک ڕۆژی تا یەک ساڵی بەڕاستی بێ بەم شێوازە بێ ئاوی بۆ ساردوگەرمکە زۆر جار ئافرەتان عادەتەن بە هۆی ئەوی کە دەستمان زۆر بەکارهێنین بۆ ئیش و بۆ ئاو ئەم شتانە تۆزێ هەستمان لە دەست دیاوە ئەگەر بتەوێ شوێنێکی باشت بەکاربێنی بۆ ئەوی بزانی ئەم ئاوە تا چەند باشە ئەنیشکمان بە ئەنیشکی خۆمان تێستی ئاوەکە بکەین زۆر ینی دقیق ئەزانین کە پلەی گەرمی ئاوەکەمان لە چه ئاستێکایە و جل و خاولی و هەموو پێداویستیەکانی شۆردنی بۆ حازر کات ئەنجام مناڵەکە بەرێتە ژوورەوە. بەنسبەت گەرم بوونی حەمام یاخود گەرمکردنی حەمام لە زستانە ئێمە کێشەمان زۆرە کە ئەبێ گەرمکەرەوەیەک لەو حەمامەیە بێ باشتر وایە هیتەر بێ ئەگەر یەک تاڵ هیتەریش بێ زۆر باشترە لەوەی کە ئێمە زۆپایەک دانین بە تایبەتی بۆ مناڵە پێشوەختەکان کە کێشەی هەناسەیان هەیە و کێشەی سیەکانیان هەیە. زۆر باشە خاتو ئەڵوان لە کاتی شۆردنی منداڵدا ئایا لە سەرەتادا کە منداڵێک لە وتە ئاماژەکە لە یەک ساڵیەوە پێویستەکە تا یەک ساڵی سێ جار بشۆردرێت ئەگەر دایکێک زۆر بیشوە ئایا پێویست ئەکات شامپۆ یان هەر بابەتێکی دیکەی خاوێنکەرەوە بۆ منداڵی تازە لەدایک بوو بەکار بهێنرێت لە کاتی پاکردنەوەیە؟ زۆر سەیری ئەو بابەتانم کردووە وەکوتم بە پێی وڵاتەکان ئەگۆڕێ لە هەندێک لە ڤیددیوە من بینیومە کە مناڵ لە دایکە بێت تەنها بە زەیت هەندی سێ چوار قەترە زەیتەکەنە ناو ئەو تۆزە ئاوی کە دایان ناوە مناڵەکەی پێ پاکەکەنەوە. بەڵام لە کاتێکا کە مناڵ لە دایکە بێت لە دوای 24 کاتژمێرەکە باسی ئەمە بکەین ئێمە ئەم مناڵەکە لە دایک بۆ بڕێک ئاوی خۆی لەگەڵا بووە سەراوی دایکەکە کەمێک خوێنی پێوەجی ئەمێنێ ئێمە لەو کاتەیە ڕاستە پاکەکرێتەوە پاک ناکرێتەوە تەنها وشەکەکرێتەوە پاکردنەوە جیا لەگەڵ وشەکردنەوە لەبەرەوە کە لە دوای 24 ساعتەکە ئەڵێ باشتر وایە بشۆرێ ئەم مادانە ئەبن بە میدیایەک ئەبن بە ژینگەیەک بۆ گەشەکردنی بەکتریا و ئەو زیندەوەرە بچووکانی کە لە هەوایە هەیە یاخود لەسەر پێسمانەژی لەبەرەوە باشتر وایە مادێکی پاکەرەوەی خەفیف بەکاربێن کە هەر زۆرە لە بازاڕەکانە و مادەی زۆر باشمان هەیە کە تایبەتە بە مناڵ شەریکاتی زۆر باش هەیە کە ینی بتوانین ئەو مادانە هەڵبژێرین کە بۆنیان کەمە معتەریان کەمتیایە کاتە بۆن زیان بە مناڵە کارگەیانێت لەو تەمەنەیە بێگومان ئەتوانم باس لە شتێکی زۆر گرنگ کرد دوای شیری دایک ئەوەی کە شۆردنی منداڵ ئەبێت ئەمای دروستبوونی پەیوەندێکی باش و خۆشەویستێکی زیاتر دایک بۆ منداڵەکەی ئەمە چۆنی ینی
بەدەستلێدانی منداڵەکەیەتی یان بینینی منداڵەکەیەتی لە بەردەستیا ئەمە دروستە بێت بە گوێرەی توێژینەوە ئەزمموی خۆتان لەم بوارەدا. دایک کائینێکی زۆر مەزنە هەمومان ئەزانین و ناتوانین ئەو حەقی بینێ هیچ کامێکمان. ئەم دەستلێدانە ئەم بەرکەوتنی دوو جێستەیە جێوێکی وا ئەخۆڵقێنێ بۆ ئەو دایکە هەرچی ئێش و ئازار و ماندووبوون هەیە کە چەشتێتی لەگەڵ ئەم مناڵە تا لە دایکبوونی هەمووی بیرە بێتەوە. هەستەکە کە بەرهەمێکی هەبووە، هەستەکە کە ماندووبوونی بە زیادە نەچووە. وەکوتم یەکەم پەیوەندی شیردانە. ئێمە بۆیە ئەڵێن سەعاتی یەکەمی دوای لە دایک بوون بە مناڵەکە بخینە سەرسەنگی دایکەکە شیر بخوا. یەکەم بۆی مناڵەکە شەکری دانەبازیە و برسی ئەبێ. دووهەمینیان کۆمەڵی سوودی هەیە بۆ دایکەکە کە تووشی نەزیف نابێ و ڕەحمی بەباشی ئەچێتەوە شوێنی خۆی و کۆمەڵێک بابەتی تر. پەیوەندێکی زۆر باش دروستەکە کە ئەم مناڵە سنگی دایکی ئەگرێ ئیتر ئەو دایکە لە ڕووی دەرونیەوە هەرچی بینیوێتی لە بیرێچێتەوە. یعنی ئازاری مناڵبوون کە چەند سەختە بیری ئەچێتەوە. و دووهەم کاریگرترین پەیوەندی دروستبوونی پەیوەندی لە نێوان دایک و مناڵە ئەم حەمامکردنی ئەم شۆردنەیە بەرکەوتنی دەستی دایکەکەی بە جەستەی ئەم مناڵەوە. ئەم بەرکەوتنە ئەو پەیوەندیە جوانە دروست دەکات. ئەو ئیحساسە مەگەر هەر دایکان لی تێبگەن. خاتو ئەڵوەند بابەتێکی تر هەیە بۆ شۆردنی منداڵ ئەوەیە کە منداڵەکە بە تێری بشۆردە یان بەخۆی بە برسێتی یان دایکی وای هەیە دەڵێت منداڵەکەم با تۆزێ خەواڵ و بە ئەنجا ئێمە حەمامەکە بۆی زۆر نەجوڵێت. ئەم دوو بابەتمان بۆ شی بکەیتەوە. بمانەوە نەمانەوێ مناڵ بەشی خۆی ئەجۆڵێ و بە تایبەتی ئەگەر یەکەم شتنی بێ کە ئاوی بەرئەکەوێ ئەمە سترێسێک جۆڵەیەک دروستەکات لە مناڵەکە شتێکی ئاسایە و بە ئاسایی وەریەگرین. بەڵام نابێ مناڵ لەسەر تێری بەرینە حەمامەوە چکە ئەگەری زۆرە بڕشێتەوە تۆ ئەیشۆری ئاوی پیاکەی ئەم دیودیویەکەی مناڵەکە ئەگری لە ئەنجامی ئەم گریانە بە قووەتەی مناڵەکە ئەگەری زۆری هەیە مناڵەکەت بڕشێتەوە. باشتر وایە ئێمە بە تایبەتی مناڵە بچووکەکان بڵێن سەرەتای لە دایکبوون ئەڵێن 2 سەعات جارێ شیری بەرێ. سەعاتێک با بەسەر شیردانە تێپەڕێ، سەعاتێک بەسەر شیردانە تێپەڕێ، ئەو کاتە تۆ بیبەرە حەمام. یعنی مەعیدەی نیوەی خاڵی و نیوەی شیر بێت لەبەروی مناڵەکە گەر برسی بێ بە برسێتی بیبێتە حەمامەوە ئەو کاتە فەوزا دروستەکە هەم عەزێت و ئەرکی شۆردنەکە لەسەر مناڵەکەەوە هەم برسێتەکەی تر ئەوە کاتە دایکەکەش ناچارە بیانی بە نێوە ناچڵ ئیشەکەی کە خۆت پاک نەیشۆرەیان نەتوانێت بیش و ئەکسەر بێنێتە دەرەوە شیراتێ و ئەو کاتە مناڵەکەش بۆ خۆی خەوێ. لەبەرەوە بە نیوەی شیر بێ نیوەی بەتاڵ بێ مناڵبەرینە حەمامەوە بیشۆرین لەبەرەوە ئەگەری ڕشانەوێت زۆریان هەیە. باشە خاتو ئەوەند منداڵ کاتێک ئەبرێتە حەمامەوە ئایا لە قاچەوە دەست بە شۆردن بکرێت یاخود لە سەریەوە پێش ئەوەی کە ناوکەکەیشی بکەوێت ئایا پێویستەکان ناوکەکەی تەڕ بکرێت؟ بەڵێ زۆر ڕای جیاوازی کۆمەڵگامان هەیە کللتوری کۆمەلگای خۆمان هەیە کە ئەڵێ ئەبێ ناوکی فڕەبا ئەنجا تەڕێکین ئینتیها بەکە ئەمشتانە هیچ پەیوەندێکی بە ئینتیها بوو بەوانەوە نییە. لەبەرەوە ئێمە چاوەڕێ ناکەین هەتا هەفتەیەک هەتا 15 ڕۆژ ئەم ناوکە بکەوێت ئەنجا مناڵەکە بشۆرین. لەبەرەوە پێویست ناکە شۆردنی مناڵ دواخین بەهۆی ئەوەی کە با ناوکی تەڕ نەبێ پێویستە مناڵ بشۆرێت. پرسیاری دووەمەت ئەفۆڵەهی ئەوتم لە قاچەوە دەست بکرێت بە شۆردنی من هەمیشە ڕێنمایی ئەو دایکاناکەم بۆ مناڵە پێشوەختەکان زیاتر ئەڵێن با لە قاچەوە دەست پێ بکەین خێرا جەستەی ئەشۆرین ئەنجا سەری وەکوتم خاڵی کۆنتڕۆڵکردنی گەرمی لە لەشی ئینسانە خۆی گەورەی دروستی کردو لە سەرایە. لەبەرەوە گەر سەری بشۆین بۆ مناڵە پێشوەختەکان ئەم ڕێنماییە لە قاچەوە دەست پێ بکە جەستەی پاک بشۆرە ئەنجا بشۆرە سەری. ئەگەر سەریت شۆری پێویستە سەری بشۆری وشکی کەیتەوە کڵاوێک بکەیتە سەری ئەنجا جەستەی بشۆری. ئەمە بۆ مناڵە پێشوەختەکان لەبەرەوەی زۆر بە سەریعی پلەی گەرمیان دابۆزێ. جاری وهەیە ئێمە لە خستەخانە هیتەرێکی بەقوت لەسەر مناڵەکەیە. یعنی ئێمە کە چەند شارەزین کە چەند سەریعین کە چەند دەست و بردین بەم شێوازش ئەیشۆین یەکسەر مناڵەکە پلەی گەرمی دابۆزێ. هۆکارەکەی ئەوەیە کە ئەڵین جەستەی بشۆرە ئەنجا سەری بشۆرە. بەڵام بۆ مناڵێکی ئاساییە لە سەریەوە دەست پێ بکەیت. خاتوڵۆن بەشێک لە دایکان لە ژووری نووسەکە منداڵەکانیان دەشۆن یان ئەترسێت منداڵەکەی لە دەستی بخلیسکێت سەری بەرکاشی بکەیان هەر شتێکی دیکە یانە یەکجار بینیمانە لە مەخسەلیە ئەیشۆنانی ئەوە
تا چەند ینی گرنگە چۆنی بێت ینی لە حەمامەکەی بێت یان چۆن بشۆرێت باشترەکە وەکوتم ئەو شتانی ئێستا هەیە لە بازارە لە مارکێتەکانە لەو شوێنانی کە شتی مناڵ ئەفرۆشن تەشتێکی بچکۆلانە هەیە و بانوەیەکی بچووکە شەبەکەیە گەخیتە سەری زۆر ئاسانکاری هەمووی وازان بە 6,000 لە زۆربەی شوێنەکانە هەیەوانی کە شتی مناڵی تیافرۆشن لە حەمام باشترین شوێنە بۆ شتنی مناڵ من هیچ لەگەڵ ئەویانیم لە ژوورە بشۆرێ لە ژوورێکی گەورە لەکوێ حەمامێکی بچووک لەکوێ پێشوێ مناڵەکەت بەری تەشتێک ئاوی گەرم بڕژە یەک تاڵ هیتر داگیرزێنە بەسێتی بەڵام لە ژوورێکی گەورەی سێ بە چوارە زۆپایەکی ژیشکە تۆ مناڵەکە ڕوو دەکەیتەوە تۆ مناڵەکە ئاوی پیاکەی بەسیترین حرەکە ببێت جوڵی هەوا سەریع بێت جوڵی هەوا دروست دەبێت لە ژوورەکەیە لەبەرەوە باشترین شوێن کە مناڵی تیا بشۆری حەمامە یانەوەی مەتبەخەکە لەسەر مەخسەل بەڵێ ڤیدۆمان بینی و مناڵ ئاوا لەسەر دەستی دایکەکەیت و لەسەر مەخسەلەکە ئیشوە هەر لە هەمان ڤیدۆە مناڵەکە کەوتۆ سەری بەر مەخسەلەکە کەوتووە ینی ئەمانە هەمووی زەبر ئەو مناڵەکە ئەجوڵ ئەنجا کە تەڕ بوو عادەتەن شامپۆ سابوون بەکاربێنی تۆ لوس دەبێت ئەو مناڵە نایگیرێ بۆت باشە خاتو ئەڵەند وشکردنەوەی منداڵ لەوانەیە هەنێک دایک بە مجەفە منداڵەکانیان وشک بکەنەوەیان بە خەوالی وشکیکەنەوە ئایا شێوازی وشکردنەوەی منداڵ شێوازێک بەکار بهێنرە باشترینە خۆی مجەفیفە باشە ئەگەر لە پشتەوە بۆی بگریت و پلەی گەرمیەکەی زۆر نەبێت وا بێ سەری مناڵەکە بسووتێنی لە دووریەک بێکە تەنها هەوایەکی گەرم بە سەری مناڵەکەکەوێ ئەوش لە بەشی پشتەوە چکە لە بەشی پێشەوە بۆیدانی هەم دەموچاوی ئازیەتی بە هەم ناتوانێت هەناسە بە اینجا قژی کەمە مناڵ ینی بە خاولیە کە توانی چۆن وشکی کەیتەوە دوای ئەوە لەبەر هیتەریا لەبەر زۆپاکە لە ژوورەکەیەتی یەک دەقە نابا وشکە بێتەوە باشە ئەی بۆ پاکردنەوەی ڕۆژانەی منداڵ جگەل لە شوردن لەوانەیە هەنێک دایک کلنسی تەڕیا خودە بابەتی دیکە بەکار بهێنرێت ئایا ئەمانە دەکرێت بۆ منداڵی تاز لە جای وساوە بەکار بهێندیا خود دەکرێت شتی تەندروستتر بەکار بهێنرێت ئەم وادانە کە ڕۆژ بە ڕۆژ ئێمە شتی زۆرتر ئەبینین بەڵام مەرجنێ هەمویان باش بن ئەمانی کە دروستەکرێ بەلایانی کە موادی حافزەی پێوەیە معتەرێکی تایە مادێکی پاکەرەوەی تایە کە ڕەنگە زیان بە تەندروستی پێستی مناڵەکە بگەێنێ و لە ئێمە هەمیشە ئامۆژگاری دایکەکانەکەین لای خۆمان لە قاوش ئەڵێن کلێنسەکەت بشۆرەوە ئەو کلێنسە تەڕی کە بەکارێنی بۆ مناڵەکە بڕۆ بیشۆ بە ئاو بیشۆ ئەنجا بەکاری بێنە ئەمە ڕێگە دروستەکەی بۆ مناڵ بەکاری بێنی یاخود تەنها بە پارچێک پەڕۆی کودەری پاک کە لە ماڵەوە بەکاری بێنی تۆزێک ئاو تەڕێکەکەیت و مناڵەکەی پێپاکەکەیت و ئەمە کافیە بەڵام ڕەنگە هەموو ڕۆژێت و ئەم پارچە پەڕۆیەت دەست نەکەوێ یاخود بەردەست نەبێ هەر کلێنسە تەڕەکەی بازار جوان بیشۆرەوە بە ئاوێکی شلەتێن بیشۆرە و کاتە مناڵەکەی پێپاکەیتەوە ئەمە ڕێگەیەکی دروستە ئەتۆ منداڵانی نەبەکام ئەمانە چۆن ئەشۆڕێت پێویستەکە بشۆرێن کەی چ حاڵەتەکە پێویستە بشۆرێت بەڵێ ئەم مناڵانە زۆربەی کات پێویستیان بە عیلاجە پێویستیان بە چاودێری چڕە پێویستیان بە ئامێری هەناسەدانە هەتا وەکو پێویستیان بەم وەسائلانە بێ بۆ ئەوەی بژین ئێمە ناتوانین بیان شوین هەر کاتی ئۆکسجینی جێگیر بوو کێشەی هەناسەدانی نەبوو ئەمیش جاری وهەیە مانگی پێ ئەچێ ئەو کاتە ئێمە بە دایکەکاڵین ئەتەوێ بۆت بشۆرین ئەویش وەکووتم هەموو مناڵێک نا یاخود هەموو کاتێک نا بە ئەم قسەی نەبێ بە ماڵ بەسەرمەوە ڕەخنەمان لێ بگیرێ بە پێی مەجای ستافەکان چونکە زەختێکی زۆرمان لەسەر و قاوش بەڕاستی زۆر قەرباڵەخە ئەو کاتە لە بەرچاوی دایکەکە هەر لە هۆبەکەی خۆمان حەمامێکی بۆ ئەکەین لە بەرچاوی دایکەکە ئەو موادانی کە بەکارهێنین شێوازی شتنەکەی وشکردنەوەکەی هەمووی بە کاتێکی کەم و ئەبێ زۆر سەریع بێ لەبەرەوەی پلەی گەرمیان زۆر دابەزێ سیقیان نییە هەتا وەکو لەسەر ئەم ئامێرانە بن ئێمە ناتوانین دەستیان لێبین بەس لە حاڵەتێکاگە خۆی پیسکرد بێ لەسکی دایکیانەوە ناتوانن ینی مناڵە بچووکەکان زۆر بە کەمی خۆیان پیسەکەن لەسکی دایکیانە زۆر بە کەمیم حاڵەتە ڕۆئەتیانە و مناڵی پێشوەختە لەگەڵ مناڵێکی ئاسایی جیاوازە مناڵی پێشوەختە 10 ڕۆژ جارێکە بێ بشۆرێ پێستیان زۆر هەستیارە و تووشی وشک بوونەوە ئەبن و هەندێک جار ئێمە دوای شۆردنەکە من بە دایکەکە یەکسەرەڵێم چیت لایە وەکو زەیت و ئەم شتانە زیاتر ئێمە زەیتی زەیتون بەکارهێنین بۆ مناڵە پێشوەختەکان لەبەرەوەی زەیتی زەیتون تۆزێک خۆی میزاجی گێرمە گەرمی مناڵەکە ئەپارێزیە و ناهێڵ لە سەرمای بێ دوای شتنەکە زۆر جار چەوریانەکەین بەو زەیتە باشە خاتو ئەڵەند لەوانەیە هەندێک دایک شازی بەکارهێنانی
پاکردنەوەی گوێچکی منداڵ بزانن ئایا پێویستە کات گوێ پاکەرەوە بەکار بهێنترێ بۆ منداڵی ساوە بۆ ئەوی گوێچکی پاک بکرێتەوە و یاخود هەنێک جایك هەیە بۆ درێکی زۆر بۆ منداڵەکانیان بەکار دەهێنن ئەم شتانە چۆنچۆنی بۆ منداڵ بەکار بهێنرێت بەکارهێنانی بۆدرە هیچ گونجاو نییە بۆ مناڵ هیچ بە پێویستی نازانم مناڵ خۆی ئەگەر بۆ بۆن بێ ئەڵەن بۆنی خۆشە مناڵ خۆی بۆنێکی تایبەتی هەیە لە هەموو بۆنێک خۆشترە بە لای منەوە جا ئەم بۆدرێ کە بەکاری هێنین تەپوتۆزێکی زۆری هەیە هەندێک جار خۆمان هەستی پێکەین کە چەند تۆز بەرزەبێتەوە هەندێکیشی کە نابینرێت تەنۆلکەی زۆر بچووکن ئەمانە هەمووی کاریگەری هەیە بۆ سەر سیەکانی بۆ بە تایبەتی ئەو مناڵانی کە کێشەی سییان هەیە کێشەی هەناسەدانیان هەیە لە برۆ بۆدرە هیچ بە پێویست نازانم و بە گونجاویشی نازانم بۆ ئەوی بەکاری بێنین ئێمە شێوازی پاکردنەوەی گوێچکی شێوازی پاکردنەوەی گوێچکە و گوێپاکەرەوە حتا گوێپاکەرەوە بۆ گەورەش خراپە و نابێ ئێمە زۆر بۆ ناوە بەکاری بین تەنها بۆ ئەم چواردەوری گوێچکە و شوێنە ئەو شوێنانی کە لۆچن و چرچن و ئەوانە و قەیناکە بەکاری بێنی بەڵام بۆ ناوە هیچ پێویست ناکە ئەکرێ پلەی گرمی ئاوەکە بە پێورەت هیچ ئامێرەگەیان بێت چەند بێ پلەی گرمی ئاوی ئەوەی کە منداڵی پێ بشۆرێت پلەی گەرمی هینمان هەیە گەرمی پێوی ئاویمان هەیە بۆ ئەو دایکانی هەر زۆر سترێسن زۆر حساسن هەمانە میحراری المائی پێ ئەڵێن لە ڕەنگە لە شوێنە پزیشکەکانە دەست بکەوێ بیزەبت نازانم دقیق پلەی گەرمیەکە 36 و بۆ 37 کافیە زۆر باش ئەگەر باسێکی زیانە خراپەکانی زۆر شۆردنی منداڵمان بۆ بکەی کاتێک کە منداڵێک زۆر دەشۆردە لە ڕادە بەدە چ کاریگەری لەسەر تەندروستی ئەم منداڵە دروست دەکات بەڵێ تۆ مەناعی مناڵ چۆنم ینی بۆی کە مەسەرەن هاتە دەرە تووشی پەتا بێت معارزە بۆ ئەوەی کەم بە چۆن بپارێزری ئەویان کێشەی هەرە گەوری دایکان ئەوەیە ئەڵێ وڵا ناوێرم مناڵەکەم بشۆرم یا یەک مانگەم نەمشۆریوە لە بەرەی تووشی پەتا نەبێت نەخۆشی و حەمامکردن هیچ پەیوەندیەکیان بەیەکەوە نیە بگرە ئەگەر مناڵەکە نەخۆش بێ باشتر وایە حەمامی پێ بکەی هەم لوتی پاکە بێتەوە هەم هەناسەدانی باشترە بێ پلەی گەرمیدا ئەبازێ لەبەرەوە ئێمە ئەگەر حەمامێکی باش بە مناڵەکە بکەین دوای هێنامانە دەرەوە جوان وشکمان کردەوە و جلی باشمان لەبەر کرد گەرمی ژوورەکەمان ڕێک خستەوە مناڵ هیچ کاتێک سەرمای نابێ بەڵام دایکەکانی ئێمە زۆر لەوە ئەترسن کە مناڵەکان ناشۆن 10 ڕۆژ 15 ڕۆژ بە مانگ نایشۆن وڵا لە بەروی سەرمای نەبێ ئەمە شتێکی خراپە ناکرێن نەشۆرێ وەکووتمان شۆردن سوودی تایبەتی خۆی هەیە کاریگەری خراپەکانی زیاتر ڕاستەخۆ لەسەر پێست دەرەکەوێت ئەم پێستە تووشی وشک بوونەوە ئەبێ تووشی هەستیاری ئەبێت ڕەنگە بەرەو قۆناغێکی مەترسی دارسری ببێتە ئەگزیما و ئەم شتانە لەبەرەوە ئێمە ئەڵێن بۆ ئەو دایکانی کە حەزەکەن زوو مناڵ بشۆن لە هەفتێکە سێ جار تێنەپەڕێ ئەگینا لە دوو جار کافیە بۆ مناڵ یەک ڕۆژ بڵێن دوای 24 ساعتەکە تەڵەن یەک ڕۆژ تا 1 ساڵ هەفتەی 2 جار کافیە بۆ ئەم وەرزش زۆر باشە سپاس دەکەین بەڕێز ئەڵۆن خان ئەڵۆن ڕەفیق لێ پرسای هۆبەی نەبەکەم لە نەخۆشخانەی منداڵ بوون سپاس بۆ ئێوەش بۆم دەرفەتان زۆر سپاس دەکەین لە شێوەش ساغن